لە ڕاستیدا ئەو گەماروەیە کە نزیک بە ساڵێکە زۆر بەتوندی لەسەر کەمپی مەخمور هەیە و لەسەر کەمپی شەید ڕۆستەم جوودی بەشێکی دیکەیە لە درێژەی ئەو زنجیرە هۆڵانەی ڕژێمە فاشیستەکان و بەتایبەت دەوڵەتی فاشیستی تورک بۆ قوڵکردنەوەی برینەکانی ناوخۆی گەلی کورد بۆ درێژە پێدان بە شەڕی ناوخۆ و شەڕی دەرونی شەڕی چەک هەموو جۆرە شەڕەکانی دیکە شەڕی ئابووری لە نێوان کورد و کورد بۆ ئەمەش دەسەڵاتدارانی کورد کە زیاتر لە جۆرێک لە دەسەڵاتی لومپەنی و شەلاتی و مافیا و باند نزیک دەبنەوە هەمیشە لە بەرامبەر فەرمانەکانی سوڵتانەکان چۆچیان داداوە و ڕازی بوون بەوەی کە برینی زیاتر بکەنە جەستەی کورد جەستەی یەکێتی نەتەوەی کورد جەستەی یەکڕیزی گەلی کورد ئەگەرنا کەرامەتی ئینسانی لە هەر شوێنێکی ئەو دنیاەدا بە گوێرەی یاسا کارپێکراوەکانی هەموو جیهان بە گوێرەی یاسای بە گوێرەی جارنامەی مافەکانی مرۆڤ بە گوێرەی یاسا سروشتیەکان و کۆمەڵایەتەکان مافی ژیان و مافی دابینکردنی قوت و گوزەران و پێداویستی سەرەتایەکانی ژیان بۆ هەموو کەسێک لە ئەلفوبێی مافەکانی ئینسان و پاراستنی شکۆ و کەرامەت و ژیانی ئینسانە بەڵام ئەمانە تەنانەت هێندەی کامپەکانی ئاوارەکانی بە غەیری نەتەوەکانی کوردیش ڕەوا نابینن بە هاوزمانان و هاونیشتیمانیان بدرێ لە کامپی مەخبور کە زۆرێک لەو هەواڵ و هاوڕێ و کە سوکار و برا و خوشک و کوردانی کە لە باکووری کوردستانن لەبەرەوە ئەم دەسەڵاتە دەبێت تێبگالەوەی کە ئەم جۆرە لە گەمەکردن بە ئەحساسی نەتەوەی بە یەکێتی نەتەوەی بە یەکڕزی نەتەوەی بە کەرامەتی ئینسانی کورد بە دەرونی کورد درێژە ناکێشێ هەر ڕۆژێک بێت ئەم دەسەڵاتە دەبێت لە بەردەم خواستی گەل و ئیرادەی گەلدا شۆکدا بدا و بەرامبەر بە هەموو ئەو زوڵم مستەمانەی لە دژی نەتەوەکە و هاوزمانانی خۆی کردوێتی باجی تاوانەکان و ستەمکاریەکانی بدە ئەمە دەسەڵاتێکی ملهور و ستەمکار و باند و مافیاییە پرەنسیپەکانی سیستەمێکی سیاسی عادیلانە و دیموکراتی و ئازادی تێدا نەماوە بێگومان ئێمە دەزانین ینی بەشێک لەو هەوڵە فاشیستیانی دەوڵەتی تورک بۆ ئەوەیە کە بۆشایەکی هەم ئیرادەیی هەم یەکڕیزی گەلی کورد و هەم بۆشایە کە خۆپارێزی تێدابێت دروست بکات بۆ ئەوەی پاشماوەکانی مرتەزەقەکانی وەکو داعش و جەبهەت نوسرە و بەرەکانی دیکەی کە لە ژێر سای سوڵتان پەلاماری هەموو بەهاکانی ئینسان و پیرۆزیەکان و بەتایبەت کوردیان داوە لەوێ تەراتێم بکەن بینیشمانە لەو ماوەیەدا لە ئەم ناوچانەی بە درێژایی کە وەکو ناوچەی مادەی 140 وەکو هاوسنوور لەگەڵ پارێزگاکانی دیالە و مسڵ و کەرکک و هەولێر و ئەوانە چەندە چالاکییان کردووە چەندە زەبریان لە کورد و لە ڕفاندن و لە تیرۆرکردن و لە سووتانی داغڵودان و لەوانە داوە ئەوەی ئەم کەمپە جیا دەکاتەوە لە کەمپەکانی دیکەی کاتی پەنابەری و کۆچبەری و کە حکوومەت زۆر بە شانازیەوە بۆ هەموو میدیانی دەوڵەتی باسی دەکات چیان بۆ کردوون بەڵام بۆ ئەوان حەساریان دەخەنە سەر و گەماریان دەخەنە سەر تایبەتمەندی ئەوان جۆرێکە لە هەرەوەزی گەل جۆرەکە لە هەرەوەزی کۆمەڵایەتی جۆرەکە لە خۆپارێزی جۆرێکە لە جۆرێک ڕێخستی کۆمەڵایەتی لە ناویاندا کە هەرگیز نەبوونەتە مایەی فشار یاخود مای بارێکی گران بۆ سەر دەسەڵاتی کوردی ئەسەن ئەوانە لە زۆر ڕۆ دەسەڵاتی کوردیان هاوکاری پێکردووە و کۆمەکیان پێکردوون لە کاتی هاتنی داعش لە بەرەنگاربوونەوەی چەتەکان و لە بەرانگاربوونەوەی تەنانەت ئەو مەترسیانی کە بۆ سەر کیانی هەرێمی کوردستانی شەبووە لە زۆر کاتدا بەرامبەر بە دەوڵەتی ئیتیحادیش یاخود بەرامبەر بە دەوڵەتی تورک و بەرامبەر بە لەشکرکێشە جیاوازەکان لەبەر ئەوە ئەمە تەنیا بریتینە لە کۆمەڵی خەڵک کە هەڵاتە بن لە زێری خۆیان بەڵکو بریتین لە کۆمەڵی خەڵکی بە هەڵوێست و خاوەن بەرخۆدان و خاوەن مەبادی و پرەنسیپی ئینسانی و شۆڕش بەڵێ دەوڵەتی فاشیستی تورک و ئەو دەسەڵاتەشی کە ئەڵخەلەجووی ئەم دەوڵەتەیە لەم جۆرە هەڵوێستانیان دەچێت لەم شۆڕژێڕیانان دەچێت